بۆ ڕێگرتن لەم ئەنجامە کارەساتیە کە ئیسلام بەردەوام بە ڕووداوەکان شوێنکەوتەکانی پەروەردە کردووە هەموو جارێکیش ئەبینین کە لە قورئانە شتێک ڕوویە لە کۆمەڵکاریەکەی ئومەتی یەکەمە دوای ئاەتەکانی لەسەر هاتە خوار جا ئایا بە سەبەبی خودی مسلمانەکان بوو کە هێشتا مابوویان گەشە و نەشوونەوەیان تەنشئەی ئیجتیماعیان مابووی خۆی بگرێ کەوتنە هەڵە و ئاەت لەسەریانە هاتە خوار و بۆی ڕاستەکردن و ئاڕاستەیەکردن پەروەردەیە کرد یان تین و فشاری جاهیلیەت لەسەریان زۆرە بوو هەندێک سار دەبوون و دیسان ئاەتەکانە هاتنە خوار و ئاڕاستەیانەکردن و گەرمیانەکردنەوەیان هەنانەوە ناو مەیدانی ئیشکردن بانگەوازی پێغەمبەرانیان عەلەیهیم سەلام هەموو ئاوا کە ئەبینین لەبەر چاوە کە لە قورئانە بۆمان باسەکە بەم شێوە بوون ئەوان تووشی جۆرەها کەند و کۆس بوو تین و فشاری جاهیلیەتە بوون کێشەی ناوخۆی لاواز و دەریون بەزیوەکانیش و منافقەکانیش هاتە ڕێگە بەڵام بەخواناسی و پش و درێژی و خۆڕاگری و تەقواکاری چارەسەریانە کرد و داهاتوش هەموو ئەزانین کە بۆ ئەوانی بەڕێز بوو ئاڕاستەی خوای گەورە بۆ ئەم ئومەتەش هەروایە کە زۆر کەستان ناڕەحەتیتان دێتە ڕێ کەند و کۆسپان دێتە ڕێ کارەساتتان دێتە ڕێ بەڵام ئەبێ ئارامگر بن ئارام بگرن خۆگر بن دەست بە یەکتریەوە بگرن ئەو کەند و کۆسپانەواتان لێ نەکا سار دەبنەوە چکە ئەمانە تاقیکردنەوەی ئیمانتانن تاقیکردنەوەی ویست و ئیرادەتانن تاقیکردنەوەی جوامێریتانن خوای گەورە فەرمێ ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون أولئك عليهم صلوات من ربهم ورحمة وأولئك هم المهتدون أفرمي بالتأكيد تاقيتانا كينا وجاب بترسو برسيتي به يا بكمي ونقصاني سروة سامان كسوكار حاصلات برهم الرنجتا بەڵام مژدە بدە بەو کەسانەی خۆ گروپ شو درێژانە تاقی کردەوەکانیانە بڕن هەر بەڵایەکیان بەسەر بێ خۆگرانە ئەڵێن قەدەری خوای گەورەیە و پێی ڕازین ئێمە هی خواین و بۆ لای ئەویژە گەڕێینەوە مژدە بدە بەم جۆرە کەسانە کە خوای گەورە ڕەحمەتی خۆیان پێ ئەبەخشێت و ئەیان خاتە بەهەشتی بەرینی خۆیەوە خوای پەروەردگار ڕەحم بە من و ئێوەش بکە کۆسپەکانی سەرڕێمان لەسەر ئاسانکە کە کەوتینە ناوی سەبرمان پێ بەخشێ و یارمەتی دەرمان بێ بۆی بمان خاتە ڕیزی ئەم کەسە سەرفرازانەوە کە ئاوا خۆی مژدەی پێداون ئامین